بەڕێی خۆی بەخشندەی میهرەبان بینێرانی پێیجی نەخۆشخانەی میهرەبانی سڵاوتان لەبێت. نەخۆشخانەی میهرەبانی بەردەوامە لە خزمەتی چارەخوازان. ئەمڕۆ مەبەستمە لەگەڵ بەڕێز دکتۆر لێرشینە خاوەنی بیرۆکە و پرۆژەی نەخۆشخانەی میهرەبانی باس لە کارەکانی نەخۆشخانەی میهرەبانی بکەین بۆ زیاتر خزمەتکردنی چارەخوازان. هاوکات لە چەند ڕۆژی ڕابردوودا گەشتێکی بۆ دەرەوەی وڵات کردبوو بەتابەت گەشتەکە کە تەندروستی بوو. دەمەوێت تیشی بخەمە سەر ئەو گەشتش کە چ گۆڕانکارێک لە بەڕێز دکتۆر لێرشینە و هاوکات لە دوای گەڕانەوەی چ گۆڕانکارێک لە نەخۆشخانەی میهرەبانی ڕوودەدا. بەڕێز دکتۆر لێرشینە سوپاس دەکەم کە ئەم کار دەچین. زۆر سوپاسی پێیجی نەخۆشخانەی میهرەبانی دەکەم لە ئەو دەرفەتەیەکەوە هەندێک ڕاستی هەیە بگەین نەخۆشەویستان. بەڕێز دکتۆر لێرشینە باسەرەتا لەو گەشتەدا دەست پێکەنەوە باسمان کرد گەشتەکەتان زانستی و تەندروستی بووە بۆچی چوونە دەرەوەی وڵات. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. میهرەبانین لەگەر نەخۆشان، میهرەبانترین لەگەر زانست و نوێگەری و خزمەتکردن. میهرەبانی بیرۆکەی بزنس نەبووە لە ئەساسەن، بیرۆکەک بووە کەوا لەسەر سێ جانبی بێکسانی ئیش دەکەین، لەسەر جانبی زانست و هۆشیاری، لەسەر جانبی یاسایی و ئیداری، لەسەر جانبی شریعەت و دینداری. بێکەوە هەر سێ جانبی دەبێنە پێش میهرەبانی تێش و قیامەتە لۆیەکە دەبی شتێکی زۆر جوان پێشکەش بە کۆمەلگا بکەین. پێغەمبەری نازاریشمان فێری کردینە صلی الله علیه وسلم دەرەگەر هەر ئیشێکتان کرد بە ئیتقانەوە بکەن. لێ بە زەڕوورمان زانی کەوا سەردانەکی دەرەوەی وڵات بکەین لە بۆ نەشتەرگەری بڕینی گەدەی وەرکشۆپەکی عالەمی بوو کە لە ئەڵمانیای لە شاری لە وڵاتی ئەڵمانیا کرا. مجموعەک دکتۆری زۆربەی وڵاتانی تێدا بوو. ئەمەش ئەلحەمدولیلا وەکو کوردەك مشارەکەی ئەو وەرکشۆپەمان کرد. لەوەیەوە دەزانین بڕینی گەدە و چارەسەری قەڵەوی لە ئاستی عالم گەیشتە چێندەر. لۆیەکە هەوڵ دەدەین شان بەشانی وڵاتە پێشکەوتوەکان هەوڵ دەین ئەوانە بکەینە پێشەنگ لە جانبی زانستی خۆمان. و ئەمە ئەلحەمدولیلا کورد دوشتی زۆر گەورەی هەیە کە ئەوان نیتیان یەکەمینیان باوەڕبوون بە غەیب و قیامەت کەوا لە لای زۆران لەوان نیتیان. دووەمینیان ئەمە خێزانمان هەیە. ئەوە سەروەتێکی مرۆیی زۆر گەورەیە، سەروەتێکی ئاینیە کەوا ئەمە خێزان لەکنەمە پتەوە لەکنەوان ئەو شتیان نییە. بەڵام ئەوان لە جانبی ئیدارە و علم زۆر پێشکەوتونە لۆیەکە ئەمە دەمانێت ئەو شتێک کە ئەوان لە پێشەمانە ئیسپادیان لێ بکەین. دکتۆر حەز دەکەم زیاتر لەسەر بەتایبەت ئەو کۆڕبەندە یاخودە و وەرکشۆپە قسە بکەین لە عێراق و باشووری کوردستان تەنها بەڕێستان وەکو پزیشک بانکێشنامەتان بۆ هاتبوو یاخود پزیشکی تری هەبوو. لە عێراق دوو کەس بووین، لە عێراق دوو کەس بووین بەشداری ئەو وەرکشۆپەمان کرد. لەو وەرکشۆپەدا چی تێدا بوو بە چی تازەی تێدا بوو وەکە بەردەوام نەشتەرگەری بڕینی گەدە دەکەن؟ زۆر شتی تێدا بوو. دەتوانم برێم ئەوکە ئەوڕۆکە نیوڕانێکە دانیشتنی دەکەن لەگەر ستافی بڕینی گەدەی ینی دکتۆرەکانی بڕینی گەدەی کەوا ڕاوێژکاریەکانە لەگەڵ پسپۆرە نەشتەرگەریەکان گۆڕانکارێکی جەزری دەکەین لەسەر میکانیزم و سیستمی ئیشکردنمان. دەبی لە زۆر جانبی کەوا ئەمە کەموکوڕیمان هەبووە ئەو کەموکوڕیانە نالین هەنگاوە بەرەو پێشتر دەچین لەگەر مستەوای عالم دەڕۆن ئینشاءالله. چکە میهرەبانی ئامانجێتی کەوا پێشەنگ بی و بە پێشەنگی ببینێنەوە. لۆیەکە ئەوڕۆکە نیوڕانێکە دانیشتنەکمان هەیە کە ئەمە نۆ دکتۆر مشارەکەی ئەو ئیشەی دەکەین هەر نۆمان دادەنیشین کە لەسەر ئەو سیستمە نوێی کە لەوێ بینیمە و لێرە ئینشاءالله لە هەفتەی ئایندەدا تەطبیقی دەکەین. زۆر باشە. لەوێکە بە شێوازێکی کردداری و پراکتیکی بینیوتانە لەو وەرکشۆپەدا جیاوازی هەبووە لەگەڵ نەشتەرگەریەکانی ئێرەی بڕینی گەدە؟ وەکو ئەساسەن ئەو علمەیە چونکە ئەمەش منهەجمان ئۆکسفۆردا ئەوەی کەوا منهەجمان دوورنینە لە علمەکەی چونکە کتابەکان دەگاتە دەستمان، بەڵام لە پراکتیکالکردن و لە شێوازی کارکردن و ئەو ئەتیکێتانی کە ئەوان بەکاری دێنین ینی ئەمە لە سیستمەکەی دواکەوتوینە نەک لە علمەکەی. لە علمەکەی دواکەوتونینە لە سیستمەکەی دواکەوتینە. لۆیەکە ئەمە سیستمی وێندەر کۆپی پێست دەکەینەوە.
يعني ئەو سیستمەی کە لەوێندەر ئادای ئیشەکەی دەکەن زۆر باش. ئەو سیستمەیە لێک نەمەنیە وإلا نەکو علمەکە هەیە بەڵام سیستمەکە نیە ئەو سیستمەی دێنین ئینشاءالله. بەر لەوەی بچیتە ئەڵمانیا بەڵێن و مژدەیەکت ڕاگەیانتە ئەگەر بگەڕێیتەوە نرخی بڕینی گەدە دەکەیتە چواردەوە لەسەرم بەڵێنە بەردەوامیت بەڵێ بە پشتوانی خی گەورە نەکرد ئەوەن دۆنا لۆچار کۆمەڵە کەسیش بە دەوەرەقەی دەکەین میهرەبانی هەمووانە لەو هەمووانە بەبێ جیاوازی لە ڕووی تەمەن بەبێ جیاوازی لە ڕووی ئایدە و بیر و بۆچوون ڕەنجی زمانی ئەمە خزمەتی هەمووان دەکەین هەر ئافرەتێک تەمەنی یعنی هەر ئافرەتێک کچێک عمری 30 ساڵ زیاتر بیتون و شووی نەکردبی ئەمە دەستی خۆمان دەکەینە خێر واتە بە دەوەرەقەی لۆی دەکەین هەر ژنێکی بێوەژن منداڵی نازداری لە 10 ساڵ کچکەتری هەبیتن دەستی خۆمان دەکەینە خێر هەر کەسێک نابین و لاقی لە دەست دابیتن ئەمە دەستی خۆمان دەکەینە خێر هەر کەسێک بیرکۆڵ و مەنگۆل و کەم عقل بیتن دەستی خۆمان دەکەینە خێر لە بۆی لە بۆ خەڵکی کەش بە چار دەوەرەقەی دەکەین. دکتۆرەوەی دەبیندرێت لە باشووری کوردستان ئێستا نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بۆتە ژمارە بۆتە ڕقم بەتایبەت لە خزمەتکردنی بەگشتی چارەخوازان بەتایبەتتر هەژاری لە وڵاتی ئەڵمانیا چی بینی لەسەر نەخۆشخانەی میهرەبانی؟ بەڕاستی نەمدەزانی میهرەبانی ئەوەندە گەورەیە لە دەرێ ئەمن ئەوم نەدەزانی کاتێک کە چووم ئەو ئیستیقبالی کوردەکانی وێندەر و ئەو ڕێز و تەقدیر و ئەمن ئەو ڕۆکە کە ئێستا کە ئەو ڕۆکە پێنجشەمە یەک لە شەوێ ڕیسالەکی لە ناردبوو لە بەریتانیایە گوتی داکەم دەرێ پشکێکی خێری دەکڕم ئەو کە ئەو ڕۆستبێنێ ڕقەمی حساباتم داوە کە حەوالە بکە بەردەوام ئیتیساڵیان دەکرد کوردەکانی خاریت دەمانەوێت پشتی خێری بەرزکەینەوە و ڕێز و خۆشەویستێکی زۆر زۆریان نوان یعنی ئەلێرکانەوە باز دەکەم وەکو میثالێک تەسەوڕ بکە یەک لە پاریس بوو ئیتیساڵی پێکردم خەرچی پێنجوین بوو یعنی خەرچی هەولێرێژ نەبوو وتی حەز دەکەم بێ شارەکەی من ئەمش گوتم لە فەڕەنسای دەچمە پاریس وەکو ئەوەیە ئەمە بێمە عێراق بێم دەچمە بەغدایە بەس ئەو برین ماڵی لە سلێمانی بیتن یعنی 2 ساعات و نیو دوور بوو لە ناو پاریس وتی وەرە شارەکەی من خزمەت دەکەم گوتم وڵای کاکە من فندقێکم گرتێ لە پاریس کە لە هەولێرە بووم فندقەکەمان گرت بە ئۆنلاین گوتم ئەمە دەچمە ئەو فندقەیدا دەبەزم تەسەوڕ بکە چی کردی بۆ ئەو کەسەیە یعنی بزانە ها دەرەجەی مەحەبەت و خۆشەویستیان هاتی بۆ پاریس خێرزانی بەجی هێشت بوو کە 2 هەفتەشە منداڵەشی بە 2 کوڕی هەیە هاتی بۆ پاریس گوتوێ ئەو فندقەی ژوورەکەم دەوێت گوتم وڵای ژوورێک نەفەری منەمە گوتی ژوورێکی 2 نەفەریم دێ گوتیان 2 نەفەری منەوە گوتی ژوورێکی 3 نەفەریم دێ ژوورێکی 3 نەفەری گرت بوو بەخۆ یەک کەس بوو ژوورێکی 3 نەفەری گرت بوو کاتێک کە ئەمە لە قتاری دابەزین چکە لە ئەڵمانیا بە قتاری چوومە فەڕەنسای کە دابەزین دەبینم کوردێک لەوێندەر بەرەو پیلمانەوە هات گوتی ئەمن خواردنم کردیە ئەنگۆ میوانی منن گوتم خواردنی چ کاکە گوتی ئەنگۆ ئێستاکە تقریبا سەعات 11 بەڕێکەت من گوتی ئێستاکە برسیتانە دەبینانی بخۆین ئەمن دەزانم لە فەڕەنسای بم من 9 ساڵ لە فەڕەنسایمە تو دێ ئێستاکە برسیتە دەبینانی بخۆین یعنی ئەوەکەیت کەس بە سیارەوە لەوێندەر ئینتیزاری گوتم بە سیارەوە هاتیمە سواری سارە ئەو برادرەی بووین کە هات وێندەر دوای گوتی ئەم دێمە فندقین گۆدا دەبەزم ئەم فندقم کردێ لە کنەنگۆ هەتا وەکو فەڕەنسامان بەجێ هێشت ئەوە لە گەرمان بوو بە سیارێ بە کاتی یعنی سبحان الله پێش ئەوەی جیا بمەوە لێی گوتم ناوی بەرهەم بوو گوت کاک بەرهەم توخوام پرسیارێکم لێ دروست بووە یعنی چۆی لێ کردی ئەتو ئەو هالە بێ بە گەرمان بکەوی ماڵی خۆت بە جیبێلی ژیانی خۆت ئیشی خۆت بێ فندقی بگری و لە گەرەمە بی و هەم ببێ دەلیل سیاحی هەم بێ متەرجم و ئەسڵ کێشەمان نەبوو ئەمە لە ئەوەی چوکێکم کورد بوو ئەوە چەندی ساڵێن دەر گوتی ئەم دەمێ مشارکم لە میهرەبانی ئەوەم پێ دەکرا یعنی ئەو هەموو محەبەت و خۆشەویستەی کاکداروان کە لە فەڕەنسای لە ئەڵمانیا بە هەمان شێوە مەجموعە کوردی زۆر لە یعنی یەک لە بۆنی بوو ئەم لە شارێکی کە دابەزی بووم تەلەفۆنی گوتی دێمە دوور گوت کاکە جێکەم دوورە گوتی بەخۆم دێم 2 ساعات و نیو بە سارێ هاتە دووم و ئەمنی بردە شارێکی تکە یعنی ئەو هەموو محەبەتە ئەو هەموو هیچ بەرژەوەندیان لەگەڵ نەخۆشخانە میهرەبانیش نەبووە بەبێ ئەوەی بیان ناسم بەبێ ئەوەی سەوابقم هەبی ئای کە چەند ئەسڵ خەرج کرد کوچێ بوو هەر بە حیاتی نەمدیتی بوو بەس دەڕێگەی سۆشەڵ میدیا و محەبەتی میهرەبانی و گوتیان بۆ یارمەتی فەقیران دەدەن ئەمە دەبێت دڵتان خۆش بکەین یعنی ئەوەن دوێنێ کە ئیلتیزاماتی واجباتی خۆم و باقیەکەی ئەوان گەشتان پێ دەکەن طبیعیان سەفەرەکەمان زانستی بوو
بەڵام تو کاتێک کەس گەشتێکی زانستیش دەکەی کاتی ئەوە دەبێتن کەەوە شوێنەوار و ئاسەوار و شتە جوانەکانی ئەو شارەی ببینی. زۆر باش کاتێک گەشت دەکەی دڵنیام کە گۆڕانکاری بەسەر مرۆڤ دادێ لەو گەشتەیدا بۆ ئەڵمانیا و فەڕەنسا چ گۆڕانکارێک بەسەر بەڕێز دکتۆر لێشنیە داهاتوە؟ بەتەکید یەک لەوانەیە کە نەمدەزانی مهرەبانی ئەوەندە گەورەی لە دەرەوەی وڵات زۆر چاوەڕوانن فلەبەر ئەوەی ئەمنۆک و دکتۆر دیلێر دووپاتی ئەوەی دەکەمەوە حەیفە گوناحە جەریمەیە ئەو مهرەبانیەی قۆرق بکەم لە دەورەمەندکردنی خۆم دەبی خزمەتی هەژاران بکەین ینی بە من جەریمەکی زۆر گەورەیە ئەمن ئەوەی قۆرق بکەم لۆخرکردنەوەی پارێ لە بۆ خۆم یەکەمە وەسیلەک لە بۆ جوانکردنی کەرتی تەندروستی لە هەموو هەرێمی کوردستان پشتی خێریەکان بەرز دەکەینەوە لە شار و شارۆچکەکانت کە مهرەبانیت کە دەکەینەوە تەمۆحمان زۆر گەورەتر بووە و دوو ئەمن ئەوڕۆکە لەگەر تیمی سلیڤی کۆبوونەوەم هەیە ئەوڕۆکە کۆبوونەوەی لەگەر هەیئەی جێبەجێکارم هەیە یەکشەمێ دانیشتنی مەجلیس ئیدارەم هەیە چارشەمیدا بێ لەگەر هەموو دکتۆرەکانی مهرەبانی کۆبوونەوەم هەیە لە هەفتەیدا بێ لەگەر خاوەن پشکەکان کۆبوونەوەی دەکەم دەبی لە یەکی 2024 مهرەبانی بیستە قۆناغەچیت کە مهرەبانی تەواوی دەمانەوێت بەرەو سیستم بوون بڕۆی دەمانەوێت شان بە شانی وڵاتە پێشکەوتوەکان هەندێک شتی بکەم کە لە هەموو عێراق نەکرا لە ناو مهرەبانی و دەشبینن کردارەکانمان لە پێش قسەکانمانە بەس هەندێک کەسێ نامان ناسی نەحەزمان نییە کاتێک ئەمەی ناسی باوەشمان لێ دەکا چونکە دڵەکان تەقەلوب دەکەن خالیدی کوڕوەلید چی لە موسڵمانان کرد لە شەڕی ئوحد بەڵام دوایە چ فەتحەکی گەورەی کرد لە بۆ موسڵمانان ئەمن ئەوها تەمەشا دەکەم خی گەورە دڵەکان دەگۆڕیتن وەحشی ئیمام حەمزەی کوشت لە ئیسلام بەڵام وەحشی دوایە چی کرد موسەیلەمەی کەزابی کوشت ئەمن کەس نەحەزی مهرەبانی نییە بەڵام هەندێک کەسێ مهرەبانی ناناسی هەوڵ دەدەین مهرەبانی بناسێنین بە هەمووان و دروشمی مهرەبانی لەگەر نەخۆشان مهرەبانترین لەگەر دکتۆر و کارمەندان صادق و ئەمین دوو صفەتی پێغەمبەرمانە دوو ڕووی دراوی مهرەبانیە صادق و ئەمین دڵسۆزی لێزانی لە ناو لۆگۆیەکەمانە بە پشتوانی خۆی گەورە مهرەبانی پێشی و قیامەتە خزمەت خێرخۆشی ئامانجی هەمومانە کۆکردنەوەی خاکان علاقەمان لەگەڵ خوای علاقەمان لەگەر خەڵکی علاقەمان لەگەر خوێندنی علاقەمان لەگەڵ خێزان هەمویان لە پێناو ئەوەی کەوا ببینە خۆشبەخت و خۆشگوزەرانی دنیا و قیامەت دکتۆر خەڵکێکی زۆر ئێستا چاوی لەسەر نەخۆشخان مهرەبانە بەتابەت ئەو خەڵکی کە پێویستی بە نەخۆشخانەیە جا لە هەموو شارەکانی باشووری کوردستان ئێستا لە شارەکانی تری عێراقیش خەڵک ڕووی لە نەخۆشخانە مهرەبانی دەکات چ ئۆفەرێک چ هەنگاوێکتان هەیە بۆی لەمەودە زیاتر خزمەتی چارەخواز بکەن بەتابەت لە نرخەکان نرخی گونجاو لە ناو دەستوری مهرەبانیە و هەوڵ دەدەین یارمەتی هەموو کەسێکی بدەین سوپاسی خی گەورە دەکەم کە خی گەورە تەوفیقیدان چونکە ئەگەر تەوفیقاتی ڕەب العالەمینی نەبا نەمان دەتانی مهرەبانیەکی دروست بکەین کە ڕۆژێ 1000 کەس پێدێتەنا ئەو خەستەخانەی 1000 کەس یعنی خێرێکی زۆر گەورەیە لێکە لێرەوە بە هەموو خۆشویستان ڕادەگەێنم وەرن ببنە شریک لە سەڵاواتی نەخۆشەکانمان وەرن پشی خێری بەرز بکەنەوە بە ژمارەی فاسپەی FIB-ەکان ئەوانە لە دەروی وڵاتن ئەوانە لە ناو کوردستانن 1950 پشی خێریەکان با بەرزکەینەوە تەمۆحمانە تاوەکو یەکی 2024 بیگەینە 3000 پشک ئێستا کەوت دەقی قسەی دەکەم 2975 پشی خێریمانەیە 25 پشکمانمایە لە بۆ پلانێکە دامان نابوو لە یەکی 2025 دەمانەوێت بیگەینینە 3750 پشک واتە کۆتایی ئەو ساڵ ببیتە 140 پشی خێری ئەگەر ئەو خستخانە 100 دیناری قازانج کرد بە هەموو بەشەکان دەرمانخانە و تاقیگە و عملیات و خوددەج و ویلادەی لە 100 دیناری 40 دیناری لە بۆ نەخۆشی فەقیر دەبی لە بۆ ساڵی ئایندەگە پشی خێریەکان بگاتە 150 بە مروری زەمان هەوڵ دەدەین لە خلالی 10 ساڵی ئەو خستەخانە بە کاملی ببیتە وەقف ئەگەر سەردانی نەخۆشی خێربی ئەدی ئەگەر خستەخانەی لە دروستکەی و وەقفی بکەی لە بۆ نەخۆشی ێژار دەبی چەند خێربی لۆیەکە الدال على الخير كفاعله پێغەمبەری نازارمان فێری کردینە خەیر الناس ئەنفعهم للناس وەرن
خۆتان بەختەوەری دین و دنیا بکەن لە بەشداریکردن لە پرۆژەی میهرەبانی. زۆر باش دکتۆر دوای پرسیارمان ئەگەر بە شتێکشت ناوی خۆت بڵێ یاساییە لەو گەشتەدا بۆ ئەڵمانیا و فەڕەنسا ومێدت بۆ گەڕاوەتەوە کە پشتی خەیرەکان بگاتە 150. زۆر گەشت بینم و ئەم قەت بێهیوا نەبیمە، يعني چونکە رفعت الأقلام وجفت الصحف. مهرباني لا خوف عليه، مهرباني فريد من نوعه، مهرباني تاك مشروعة ديان صدان ما مستي آني ما مستي زانكو دولمند خيرخوازي دروا وناوا مشاركة كرديا تنانت قشة زيا هاتيا قوتي مهرباني فريد من نوعه لايك كرديا بمسلمان بمسيحي بكرد بعرب بتركمان هاتينا مشاركان كرديا مهرباني كزنا حزينيا مهرباني باوش كرتو لبو همان بلام هندك سيا هشتان مهرباني نناسيا ودزاني مهرباني بزنسا مهرباني بيشو قيامته بزنسي آخرته. زۆر سپاس و بەڕێز دکتۆر دلێرچینە خاوەنی بیرۆکە و پرۆژەی نەخۆشخانە میهرەبانی سپاس دەکەم. سپاس دەبێ ئێوە بەڕێزیش. سپاس بۆ ئەوش کە تا ئێستا بینەرمان بوون خواتان.